دەچین لای تەوریەکەمی بەرنامەکەمان و کافتریای کللتوری و گەشتیاری زەردەشت لا چالاکیەکی نوێدا لەژێر دروشمی ئێمە بەردەوامین کۆڕێکی شێرخوێندنەوەی نیشتیمانی و نەتەوایەتی بۆ هەردوو خانمەشاعیر گوڵزار جەلال و نەسیم قادر ساز دەکات. بۆ زیاتر قسەکردن لەسەر کار و چالشیانی کافتریای کللتوری و گەشتیاری زەردەشت میوانداری بەڕێز جەزای ساز بەڕێوەبەری کافتریاکەمان کردو بۆ ستۆدیۆی کورسان مەگەزین. کاک جەزا بەخێر سەرتامێ لە پرسیارەی لە دوایین چالاکی ئێوە دەست پێ بکەین. ئێمە بەردەوامین، بۆچی ئەو ناوەتان لێ ناوە لە چالاکیەکە؟ ڕاستیە لەگەڵ نزیکبوونەوەمان لە دو چوارشەمەکانی کۆتایی ساڵ چکەمە هەموو چوارشەمەیەک چالاکیێکی هونەری و کللتوری سازێکین لە کافتریەکە. ناومان ئێمە بەردەوامین سەرڕای جەنگ سەرڕای و شەڕە نەخوازراوی کە سەبێنرا وەستارنەتەوەکەمانە، سەرڕای بودجەی نەبوونی بودجە و قەیرانی دارایی و ئەو قەیرانانەی حکوومەتی عێراق و ئیقلیمی و ئەو پیلانانی لە دژی کورتەیە ئێمە ئەوەمان هات بەخیاڵەکە بڵین ئێمە بەردەوامین. یعنی ئێمە هەموو ئاسەنگەکان تێپەڕێنین لە پێناوی خۆشەویستیمان بۆ شارەکەمان، بۆ پایتەختی ڕۆشنبیری، بۆ کوردستانەکەمان، بۆ نەتەوەکەمان ئەمانوێت هەر بەردەوام بین. ئەگەر باسێکی چالاکی ئەم هەفتەیەمان بۆ بکەن کە کۆڕێکی شێعر بوو بۆ ئەم دوو خانمە، کۆڕەکە زیاتر خۆی لە چیا بینیەوە؟ تەنها شێعر خوێندنەوە بوو یان چالاکی تریشی تیا بوو؟ لە ڕاستی خۆی لە خۆیانمانێ ئەو ڕێچکەیە پشکەندێت لایەن خانمانەوە، چکە من زۆر بەداخەوە زۆر جار باسی کۆمەڵگای پێ و سالاریەکەن، هیچ کافترەیەک هیچ گازینوەیەک من لێم نەبینیوە چاگە تەنها بۆ پیاوانە. ینی ئیوادارم خۆیان ئەو ینی بڵان ئەو کللتورە بشکێن و بێنە کافتریا کللتوریەکان و ئەو شوێنانی کە زیاتر ئەتوانرێ لەگەڵ پیاوانە وەکو چایخانەی شعب لەگەڵ براکانیانە کە بتوان خزمەتی کللتور و خزمەتی ڕوتی ڕۆشنبیری و هونەر بکەن لە شارەکەیە. ئەم هەفتەیە میوانداری دوو خانمەشاعیر گوڵزار جەلال و نەسیم قادرمان کرد کە بە چەند شعرێکی نەتەوایەتی و نیشتیمانی لەم کاتەیە وەکو شعرەکان خۆی لە بەرخۆدان و خۆشەویستی خاک و نیشتیمان نبینیەوە. هەرچەندە دواتریش هەستمان کرد بۆی کۆڕەکە زیاتر بەرەو ئەوە بڕات کە جێگران هەندێک شعری ڕۆمانسیەوانش خوێنرایەوە بە یاوەری مۆسیقا و چەند مەقامێکی نەتەوایەتی کە زۆربەی ئاواز و مەقامەکان و ئەتوانم بڵێم شعرەکانی زیاتر لە کۆبانی و لە پێشمەرگە و لە خەبات و لە شەیدا خۆی بینیەوە. بەڵێ بێگومان کارێکی گرنگە. هەر لەسەر و قسەی پێشی جەنابەت تاچەند ئێستا بۆ نمونەیە توانیتانە ئەو ڕێچکەیە بشکێنن و ئافرەتان یا با بڵێن ژنان بەشدار بن لەو کافتریانەیە. ئێستا جگەلەوەی کە دوو خانم لێ شعرە خوێنەوەی کە ئێمە لەوێنەکانی بینین کۆمەڵێک ژنیش لەوێ ئامادەن، تاچەند لە چالەکیەکانی ئێوە ژنان ئامادە ئەمە؟ لە ڕاستی ئەمە چەندین جارە ئەتوانم بڵێم یەکەم خانم کە پێخستە ئەو کافتریا ئەو خانم گۆرانی بێژ نەرمین ڕەزا بوو کە هات بەشداریەکە کردین لە ڕۆژی مناڵانی نەخۆشی تالاسیمایە کە ئێمە چەندین بۆ نەشمان بۆ ئەنسە بۆ نەخۆشانی تالاسیما و خوان پێداویستی تایبەت لەو شوێنە ساز کردووە. سەرڕاوی کە سەرجەم بۆ نەتەوایەتەکانیش لە کافتەیە کللتوری و گەشتیاری زەردەشت ئێمە ئامادەیمان هەبووە. کۆنسێرتێکمان بۆ خاتوو لەنج ساز کرد لێ بە هەمان شێوە و چەند خوشکی و چەند خانمێکی گۆرانی بێژ و هونەرمەند و ئانەش. من ویستم پرسیاریەوە بکەم کاک جەزا، خانمان تەنها بە زۆری لەو بۆنانە ئامادا بن کە چالاکیەکە تایبەت بێ بە ژنانیان لە چالاکیەکانی تریشا کە پیاوان ئامادەیان هەیە زیاتر لەوێ ئامادەن؟ ئێمە پێمان خۆش بوو کە بەڕاستی ڕۆژانە سەردان بکەن، بەڵام هەموو جارێک لە بۆنەکانە منەوە گلەیان لەکەمەوە چۆن زۆر گلەی لە پیاوانەکان ئەڵێ کۆمەڵگای کورد کۆمەڵگای پێ و سەلاریە هەموو جارێک شوێنەڵەم ئەم کافتریا ملی نەنووسراوە تەنها بۆ پیاوانە و بە هەمان شێوە چاخانی شعبکەوە ئێمە وەکو دەستە خوشی کارەکەین. ئەم ساڵ لە 8 مارسە کە خۆی بۆ خانمان خۆیان ڕۆژی خۆیان بکەنەوە بەداخەوە ئێمە یادی ڕۆژی نانمان کردەوە بە کافتریا کللتوری و لەگەڵ چاخانە شعب توانیمان لەو ڕۆژەیە نزیکی لە 1500 بە 2000 ژن و خانمی ئەم شارە بێن سەردانی چاخانی شعب بکەن. زۆریان نایانوێ کە لەوێنەکانە بینیمانە زۆر حەزمان کردەوە ڕۆژێ بێنە چاخانی شعب ئەم هەموو ڕاپۆرتی لەسەرەکرێت وێنێ بگرین لێ ئەو ڕۆژیان بە دەرفەت زانی گرروپ بەهاتن. ئێوەتم خۆشی منەمەلی نەنووسراوە چاخانەی شعب تەنها بۆ پیاوان. تاچەند ئەوە بۆتە هۆی ئەوەی کە وێنایەکی تر بۆ کافتریاکان بکرێ بۆ نمونە بەتابەتی ئەو کە شوێنەکەتان لەناو جەرگەی بازاڕە وێنایەکی تر بە شێوەیەکی تر سەری کافتریاکان بکرێت لە موضوع کافتریاکان ئەتوانن ڕۆڵی گرنگتر ببینن، کاریگەری تریان هەبێ مەسەلەن لەسەر کۆماڵ و بەدابەتی لەو بوارانی کەوتت بۆ نمونە ئەوە چالاکی جۆراوجۆرتان هەیە، چارەکی کللتوریتان هەیە، خانمان بەشدارە بن لە بۆنە نەتەوایەتیەکان وەک خۆت وتن لە هەموو بۆنە نەتەوایەتیەکان بەتابەتی ئێستا کارتان کردو بۆ کۆبانێ تاشە نەتوانێت ئەو وێنایە بگۆڕێ بۆ کافتریا کە ئەتوانێت ڕۆڵی تر ببینێت جگەلەوەی کە بەس کافتریاک بێ بۆ چاخواردنەوە بۆ شتان. لە ڕاستی ئێمە حەزەکەین ئەوە ئامانجەکەیمە بووە
سەرەتاکە و کافتریە بە هاوبەشی و بە شەراکەت و لەگەڵ هاوڕێی هونەرمەندم کاک بەرزانی قادی خەڵوز ئێمە خۆمان ئەو کافتریە بەندامەزران لەسەر جیفانی خۆمان ئەمانەیە بە خۆبەخش تا ئێستا ئەتوان بڵم ڕۆڵێکی زۆر گرنگمان بینیوە لە پێشخستنی ڕوتی هونەر و ڕۆشنبیری لە شارەکەیە چکە وەکو باسم کرد هەر بە نمونە ئەم ساڵ کە بودجەنە بە خێرانی دارایی هەبووە کەمترین چالاکی هونەر ڕۆشنبیری لەم شارەیە سازکراوە ئێمە هەموو چوارشەمەیەک بەردەوام بە هاوکاری کۆمەڵی هونەری میلی و کۆمەڵی هونەرمەندی خۆبەخش ئەمێ لێرەوەم لەبیر نەچێت کە هەمویان بە خۆبەخش و کەسانیان ئەوێ چەندی هونەرمەندی گەورەی نەتەوە کەمانکوم کاک ناسر ڕەزازی و کاک نەجمەدی وڵامی و میکایل و زۆرێک گۆرەمەژک محمود محەممەد میدیا حسێن ئەگەر ناوی هەندێک نێنم داوای لێبوردنەکەم سەرجم بۆ نەتەوایەتەکەمان لێ کردێتەوە سەرجم بۆ نیشتیمان لەسەر ئەو شەی کاڵی ئێمە بەردەوامین هونەر بەردەوامە لەو کاتێک کە وڵات لەناو جەنگایە ئێوە سەرڕای و جەنگی کە ئێستا ڕوبەڕووی کوردستان بۆتەوە و لە چەند مانگی پێشوو ئێوە بەردەوام و لە کارە هونەرەکان تا چەنەوە گرنگەوە پێم وابێ کۆمەڵێک لە پەیامنێرانی کەناڵی جەزیرە ئینتەرناشناڵ هاتن بۆ سلێمانی و لەوەش هاتن بۆ ئەو کافتریای ئێوە ئەوان کاردانەوەیان چۆن بوو لەسەرەوە هونەرێکی ئێوە ئەتان کرد لەو کاتێک کە جەنگ ئەوان هاتوون بۆ ڕۆماڵکردنی جەنگ ئەتوانم بڵم لە ناخۆشترین ڕۆژانە هاتن ئەو ڕۆژانە بوو کە شەڕەکان زۆر بە ئاراستێکی خراپڕۆی خۆتان زانین تیرۆر بۆیە ڕیکردەتە ناوچەیە بۆی هونەر و جوانی ناوبرێت ئەوەی کە بینیمان یەکەم شت لە مووسڵ کردیان لە ناوبردنی هونەر و ڕۆشنبیری بۆ کە بە هەموو شێوازەکانی ئەوان ئەو زۆریان پێخۆش سەرڕای ئەو هەموو کە ئیبینی هەماڵوێرانی کە بەسە کوردە هاتووە ئەو هەموو شەیدی کە ئەومانە هەموو قوربانیە بەڕاستی پێشمەکەمان لە شەڕ ئێمەش هەر لە کافتریەکە ئەو بۆ بەڕێواتی گشتی ڕۆشنبیری پەیوەندیان بێمە کرد چارشەمە بەردەوامێتمان بەڵێ من بەردەوامین میوانەکانیان نار کە کەناڵە جزیرەی پیاوە ئینتەرناشناڵ بوو ینی هەندێک وێنەیان گرتەوە لەواچێ لەم شەوانی داهاتووە لە ڕاپۆرتەکانی خۆیان باسی بکەن مای خۆشحاڵی بوو کاردانەوەیان چۆن و کارەکانیان بینی زۆریان پێخۆش بوو بەڕاستی هەندێک ئەو دیار بوو کەسی وەرجێڕان لەگەڵا بوو تەوەرەکانی بۆ باسەکردن کە لەو ڕۆژێمە زیاتر سرودیشمان پێشکەشە کرد گۆرانیمە پێشکەشە کرد بە باڵای پێشمەرگە بە باڵای شەهیدا شتیشی جوان بۆلایەنەوە لە کافتریایکی کللتوری ئەو بکرێت ئەماوەی چالاکیەکانتان تەنها تەرخان کردووە بۆ بابەتی نەتەوەیی یاخود چالاکی تریشی تایە بۆ نمونە لە ڕاستی ئێمە ئەتوانم بڵێم زۆربەی لە سانەوەی من تەرخان کردەوە بۆ نەتەوایەتەکان چکە ناکرێت لە کاتێکە ئەبین شەهیدێکی زۆرمان هەیە ئێمە ئەگەر ڕاستە دێمە تەرخانمان کرد بۆ هونەری میلی هەدەف و ئامانجی سەرشیمان لەو کافتریایە ئاشکردنەوەی گەنج و لاوی ئەم وڵاتە بووە لەگەڵ هونەری میلیە لەگەڵ هونەری ڕەسەنە لەبەرەوەی بە ئاراستیی خراپە زۆر جار ئاستی چێژبگرتن لە گۆرانی مۆسیقای کوردی لە 2 ساڵ نزیکە بنەوە کە ئەو کافتریا هەیە تا چەند توانیتان لەو ئامانجە نزیک ببنەوە ئەوەی فێدباکی خەڵکتان بۆ هاتبێت ئەوەی خۆت هەستە پێکردبێت بەڕاستی هەستەکەم ئامانجەکەمان پێکاوە زۆر بەباشی ئەوەی کە لە نیەتمانەیە ئەوەی کە کاری بۆکەین هاتوۆتە دی توانیمانە یەکەم ساڵی یادکردنەوەی ساڵ یەکەممان لە چاخانەی شعب کردەوە ئەوانی کە چالێکەکانیان نەبینی بووین لە ڕێگەی داتەشۆ کە چالێکەکانمان نوێشکە زۆر خۆشحاڵ بوون بۆی کە ئەو شتە کارە جوانان لەو جێگای کراوە وەکو باسم کرد یادکردنەوەی کەڵە هونەرمەندەکان ئەتوانم بڵێم زۆربیانمان لە یاد نەچووە ڕێزێنانمان بە زۆرێک لە هونەرمەندان کردووە لە بواری گۆرانیە لە بواری شانۆیە لە بواری شێوەکارە ئەو بە تایبەتی ئەو هونەرمەندانشمان هەڵبژاردوو کە پەراوێز خراون یا ڕۆژێک لە ڕۆژان خزمەتی زۆر گەوریان کردووە بەس کەس ئاوڕێنێنێتەوە ئەوانەی کە ئامادەیان هەیە لە ناو چالاکیەکانی ئێوە وەکو بینەر با بڵێن بە زۆری گەنجن یاخود هونەرمەندانن یاخود ئەو کەسانن کە حەز بە گوێگرتنی ئاواز و فۆلکلۆر و مەقامی کوردیەکەن لە ڕاستیە ئەتوانم بڵم لە هەردوو بەشێک خۆی بینێتەوە کۆمەڵێک کەسان هەیە کە چێژە هونەری میلی و ڕەسەمەرەگەن ئەوانە بە جیازی تەمەنەکانیان ئامادەبن بەڵام زۆربەی ئامادەبووان مەنگەنجن بەڵکاتە توانین بڵێ وەک چۆنە لەو کەسانی کە پراوێسترانی و ڕێزیان لێنێن کۆمەڵێک گوێگری هەیە کۆمەڵێک هەواداریش هەیە کە لەوانی پراوێز خراپن زۆر جار ئیشی فەنیەکرێت تەنها بۆ نخبەیەک ئەتوانن بچن سەیری بکەن یا کارەکە بۆ نخبەیەکە تا چەندەم کاری ئێوە وای کردووە کە ئەو گوێگرانەیە ئەو هەوادارە و گەنجانش جارێکتر ئاشنا بنەوە بۆ کارانە لە ڕاستی زۆر خۆشحاڵم کە ئەبینم هەندێک جار هەندێک بەهرەشمان دۆزیوەتەوە لێ گەنجانێک پەیوەندیمان پێوەکەن ئێمە ڕۆژێک پێشەوە لە پیجەکەی خۆمانە پیجێکمان هەیە لە فەیسبوک
ئەلانی بۆکەین کڕکام کەس بێنێ فلان بۆنەمان هەیە فلان گۆرانی بێش بەشدارە بێ یا ئەو کۆڕێ فکری هونەرێمان هەیە گەنجێگێت لەناو ئامادەبووانەوە لەماوەی ئەم ساڵاتوانم بەڵام سێ بەهری زۆر دەنگ خۆشمان دۆزیوتەوە کە ئێمە خۆمان شانازیان پیاوەکەین دڵنیام لە دەهاتووە هونەرمەندی زۆر دیارە بن لە گۆڕەپانی هونەری کوردیا کە لە کاک جەزا بۆچی زیاتر ئێوە گرنگیان بە بۆ نمونە کۆڕی ئەدەبی و کۆڕی شاری یاخود سازدانی گۆرانی و مۆسیقا بۆچی بۆ نمونە پێشانگایەکی شێوەکاری ئەگەر هونەرمەندێک خۆی حەز بکات تابلۆکانی لە ناو کافتریاکەی ئێوەیان نمایش بکات ئەوەشمان کردووە لەگەڵ هەندێک هونەرمەندی شێوەکارە توانم بڵم لە بەتایبەتی لە ڕۆژیادی هەڵبجەیە لە نۆرۆزە ئەو هونەرمەندێکی دیاری شار هەیە شێوەکار ناشاد کە زۆر جا تابلۆکانی لێوێ نمایشەکات و ئێمە ئەوەشمان نەبیر نەچێ سەرجەم ئەو کار و چالاکیانە بەبێ بلیت بەبێ داهات بەبێ بەخۆ بەخش ئەخینە خزمەتی شار دوایین پرسیارمان بۆ جەنابەت لە ساڵی نوێ نزیکەی بینەوە پلانی ساڵی داهاتووتان چییە بەنیازن هەر لەسەر نەمەتە ئیشکەن یان گۆڕانکاری ترتان بەدەستەوە لە ڕاستی ئێمە وەکو کۆمەڵی هونەری میلیش کە سەرجەمان هونەرمەندە میلیەکانی لەو کافتریا دیارە بەشدارەبین هەموو ساڵێک بەخۆ بەخش سەری ساڵمان لەگەڵ جەماوەری خۆشەویستی شارەکەمان ناکردەوە لە سەرجارەکان بە تایبەتی ئەو کەسانی کە مەرجێم کەسی ئیمکانەتی ببریت بڕێچێ لە هەڵەکان بەشدار بێ بەس ئەم ساڵ وەکو هەڵویستێک کە بەرامبەری ئەو شەڕە نەخوازراوە ئەوم شەیدی کە هەمانە ئەم ساڵ بایکۆتی ئاهەنگەکانەکەین داوای لەبنیان دەکەین بە ئومێدین کە بتوانین هەم لە کافتریەکە و هەم لە لەواچی لە بەدیکی سەرای شاری سلێمانی و ساڵەکە چەند سرودێکی نیشتیمانی پێشکەش بکەین و هەندێک دیاری بەسەر مناڵی پێشمەرگە و شەیدا هیوای سەرکەوتن بۆ جەنابتانە بۆ پرۆژەکەتان کاک جەزای سازی بە جارچە سوپاسی ئەمە بوون دەکەین لێرە سپاس بۆ جەناب سەرکەوتوو بن سپاس